ڕێکەوتنەکەی نێوان جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا و سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە سووریا کە 2 هەفتە لە هەوڵیدا بوون لە ژوورە داخراوەکاندا نەیتوانی تەنها هەفتەیەک لە ناوخاکی سووریا جێبەجێ بکرێت و بەرەو کۆتایی دەڕوات. سوپای سووریا لە ڕاگەیاندراوێکیدا کۆتایی هاتنی ماوەی ئاگربەستەکەی ڕاگەیاند. ئۆپۆزیسیۆنی سووریاش ئاماژەی بەوە کرد ئاگربەستی نێوان واشنگتن و مۆسکۆ بە شێوەیەکی گشتی شکستی هێناوە و کۆتایی پێهاتووە. بەڵام نازانرێت ئاخۆ هەردوو لایەنی رووسیا و ئەمریکا ئەتوانن بە پەلەفریای ئاگربەستەکە بکەون و ژیانی بەبەردا بکەنەوە. لای خۆشی وەزارەتی بەرگری رووسیا ڕایگەیان شتێکی بێمانایە بە تەنها سوپای سووریا پابەندی ئاگربەستەکە بێت و ڕاشی گەیان سوپای ئەمریکا پێیانی ڕاگەیاندووە کە ناتوانن گروپە چەکداریە میانڕەوەکان و لە توندڕەوەکان جیا بکەنەوە. ئەو لێدوانانە لە ئەنجامی پێشهاتە خراپەکانی دۆخەکە بۆ لە ناوخاکی سووریا و نەتوانراوە قۆناغی دۆمی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت کە گەیاندنی هاوکاری مرۆییە بۆ ناوچە گەمارۆدراوەکان، چونکە بەپێی ڕێکەوتنەکە دەبووە لە قۆناغی دووەمدا هاوکاری مرۆیەکان بگەیەنرایەتە دانیشتوانی ناوچە گەمارۆدراوەکان. لەگەڵ ئەوانەشدا کاروانی هاوکاری مرۆیەکان لە سەرسنووری تورکیا ڕاگیراون و ناتوانن بپەڕنەوە بۆ ناوچە گەمارۆدراوەکان لە ناوخاکی سووریا. ئەوە لە کاتێکدایە لە چەند ناوچەیەکی وەک گەڕەکی چوبەر لە دیمەشق و باکووری پارێزگای حەما شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە نێوان سوپای سووریا و گروپەکانی ئۆپۆزیسیۆن ڕوویداوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیان تەنها لە 2 ڕۆژی جێبەجێکردنی ئاگربەستەکەدا زیانی قوربانی مەدەنی نەبووە و لە ماوەی هەفتەیەکی ئاگربەستەکەشدا 94 وڵاتی مەدەنی لە چەند ناوچەیەکی سووریا کوژراون. هاوکار 16 چەکداری گروپەکانی ئۆپۆزیسیۆن و 94 سەربازی سوپای سووریا و 53 چەکداری داعشیش کوژراون. لەوبارەوە بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە کاتی پێشوازیکردنی لە حسێن ئەنساری جێگری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیان لە کاتێکدا سوپای وڵاتەکەی سەرکەوتنی زیاتر بەدەستدێنێت لە کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکاندا ئەو وڵاتانی کە دوژمنی سووریان پشتیوانیەکانیان بۆ گروپە چەکداریەکان زیاتر دەبێت. لەسەر بردومانکردنی سوپای وڵاتەکەی لە دێرزوور لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیەوە بەشار ئەسەد ڕایگەیان ئەوەش کارێکی دوژمنکارانەیە. بەو شێوەیە ئاماژەکان بەرەو ئەوە دەڕۆن ڕاگەیاندنی ئاگربەستەکە کۆتایی هاتووە و ئەگەرەکانی چارەسەرکردنی قەرانەکانی ئەو وڵاتەی زیاتر دواخستووە.